جێیش ڕێگر بووە لە کێڵانی زەویەکانیان. سەرەتا بە خێراتنتانەکەم دارە ئەمڕۆکە دادگای ئەو جوتیارانەیە جوتیارە کوردانەیە کە لەسەر شتێکی بێمنەما سکاڵیان لەسەر تۆمار کراوە گوایە ئەمان ڕێگر بوونە لەو جوتیارە هاوردانە و عەرەبە هاوردانی کەوا هاتوونە لێرە تۆ بکەن. لە ئەسڵی شتەکەشایە ئەم سنوورە با بڵێن سنووری شەناغە و سەرگەڕان و سەر بە شاخ و بە تێک ڕایگشتی جێیش ڕێگر بووە لە کێڵانی زەویەکانیان. ئێستا ئەمان سکاڵیان کردووە و داوای ئەوواکەن گوایە ئەمان لە دوای 2017 لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەمان ڕێگر بوونە لە کێڵانی ئەو زەویە بەکاربێنن. ئیدی ئەمڕۆکە هیچێ لەو جوتیارانە و مەجموعەتری جوتیارتر سکاڵیان لەسرە ئێستا پاشکەمێکی تر دادگایی ئەکرێن لەسەر ئەو بابەتە. ئەسڵی مەسەلەکەش ئەوەیە ئەوان جێیش بە کتابی ڕسمی هاتووە لەم سنوورە نەئەیلێ جوتیاری کورد نە جوتیاری عەرەب بە هیچ شێوەیەک زەوی بکێڵێ.